لا هەموو ئەو ناوچانەی کە کاکەیەکانی تێدا نیشتەجێن ئەمڕۆ جەژن و مەراسیمێکی جیاواز هەیە، ئەویش جەژنی قەوڵتاسە کە یەکێکە لە جەژنە زۆر کۆن و مێژوویەکان و ساڵانە لەلایەن کاکەیەکانەوە یاد دەکرێتەوە. کاکە سڵاو لێبێن. کاکە بەخێر بێن، سەرچاو سەلامەت بن، سەلامەت بن، لێویش پیرۆز بێت. بەخێر بێن سەرچاو. مێژووی کورد و مێژوویەکی فەرهەنگی و نەتەوەیی کوردیە، بۆنەیەکی نەتەوەیی و فەرهەنگی کوردیە. ئەم جەژنە لەوە سەرچاوی گرتووە کە مەجموعەیە لە پیاوە گەورەکانی کاکەیی لە کۆندا بەرەنگاری دژمنانی کورد بوونەتەوە، هاتوون کوردستان داگیر بکەن. ئەوان لە شەڕێکە کە ژمارەیان کەم بووە نەیانتوانیوە بەرانگەر بنەوە کە چوونەتە ئەشکەوتێ لەوێ بەفرباریوە، ئیتر بە شێوەیەکی موعجزە بەفرێکی زۆر باریوە و تۆفان ڕوویداوە. ئەو تۆفانەوای کردووە کە لەشکری دژمن بشکێنێ. لەو کاتەیە ئیتر غزم و دۆستانی پیاوە گەورەکانی کاکەیی بە دوای ئەو جەنگاوەرانە گەڕاون. سێ شەو و سێ ڕۆژ ماتەمیان بووە، بەڵام لە دوای سێشەوە پیاوە قارەمانەکان ئەوانەی کە شەڕیان کردووە جەنگاوەرەکان دۆزراونەتەوە، ئیتر بەو بۆنەوە کردوانە بە جەژن. ئیجا ئێستا ئەو داستانە پێوترێ قەوەڵتاس و کاکەیەکانی شۆک و یادێکی کولتوری و نەتەوەیی کوردی هەموو ساڵێک لەو وەختەیە یادی دەکەنەوە کە پێی دەوترێ قەوەڵتاس. و ئەو جەنگاوەرانە چونکە لە شەڕابوونە و لە ئەشکەوت خۆیان شاردووەتەوە سێ ڕۆژ بێنان و ئاو بوونە. ئیجا بە عشقی ئەوانەوە کاکەیەکان سێ ڕۆژ بە ڕۆژوو دەبن و لە کاتی دۆزینەوەی ئەوان کردوانە بە جەژن، بە هەمان شێوە جەژنی خۆمان دەکەین. ئەگەر دینیۆت باش مەزانی و دینێتر خراوە نمەوانی. ئەمە بەس لێرە ئەوەیە کە ئەگەر دینەکەی خۆت بە باش بزانی بە خراپە باسی دینێکی تر ناگەی. وەڵای کاکەی پێکاتێکی ئاشتی خوازە و پەیامی ئاشتیە و وەکو باسیشم کرد کاکەی تعبیرە لە شۆڕشێکی کولتوری نەتەوەیی کوردی و پەیامی ئەمەوەیە کوردیەک بگرێ و بتوانێت خۆی بپارێزیە وەکو ئەوەی کە کاکەی بە هەزارها ساڵە کولتور و فەرهەنگی کوردی پاراستووە. لا جەژنی قەوڵتاس ئەوەی کە کاکەکان ئەنجامێدەن ئەوەیە کە لە خێزانەکان لە دەوری یەکتر کۆبنەوە و پاشان لە ڕۆژی دواترا سەردانی خزم و کەسوکاریانەکەن. گفتوگۆیان بابەتە و کۆمەڵێک پرسی دیکەی کاکەکان لەگەڵ بەڕێز ڕەجەب کاکەیەکەم. کاک ڕەجەب پیرۆزە جارێ خۆش بیان بە هەموو ڕۆژێکتان پڕخۆشی کامرانی. زۆر سپاس دەکەم. ئەوەی کە لە جەژنە ئێوە ئەنجامێدەن گرنگترینی چییە؟ ئێمە نامانوێت لە ناو کەیا سیاسیەکانە بەشداری بێن، باوەڕدارێکین بۆ خۆمان و خەڵکی ئێمە کوردین لە ناو سەرجەم حزبە کوردیەکانە هەین. ئەوەی سیاسەتەکە لە ناو حزبە کوردیەکانە فەرمووە بۆ خۆی سیاست بکات و ئەسپی سیاسی خۆی تاو بیا. پێویست ناکات بێت کەلتور و فەرهەنگ و ناسنامەی نەتەوەیەک کە ئێمە بەشێکین تیای بمانوێ نەمانوێ ناسنامەی کاکەی و مێژووی باوەڕدارانی یارسان لە ناو ئەم ناوچەیە کە ئێمە خەڵکی ڕەسەنی ناوچەکەین لە سەرەتای دروست بوونی مرۆڤایەتی لەم ناوچەیە کە ئێمە لێراکەین. قەوڵتاس لە دوای سێ ڕۆژ ڕۆژوگرتن دێت لە چواردەیەمی چلەی گەورەی زستان تاوەکو حەڤدەیەمی زستان. لە شەوی سێیەم دەبێتە جەژنیان و لە ڕۆژی جەژندا کە ئەمڕۆ دەکات یاران لە جەمخانەکانیان سەردانی یەکدی دەکەن و جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەن.